سڵاو خۆشەویستان، لە ئاوات ئەکادیمیەوە لە خزمەتتانە. فێربوون لە ڕێگای چیرۆکەوە، وانەی دووەم. سەرەتا بۆتانە خوێنمەوە، بەڵام هەوڵێم بە ئەکسنتێکی ئەمریکی بۆتان بخوێنمەوە. An old lady went out shopping last Tuesday. She came to a bank and saw a car near the door. A man got out of it and went into the bank. She looked into the car. The keys were in the lock. The old lady took the keys and followed the man into the bank. The man took a gun out of his pocket and said to the clerk, "Give me all the money." But the old lady did not see this. She went to the man, put the keys in his hand and said, "Young man, you're stupid. Never leave your keys in your car. Someone is going to steal it." The man looked at the old woman for a few seconds. Then he looked at the clerk, and then he took his keys, ran out of the bank, got into his car, and drove away quickly without any money. بەڵێ بەڕێزان تەماشا بکەن. An old lady واتە خانمێکی بەتەمەن، خانمێکی پیر. Went out چووە دەرەوە، shopping بۆ شتکڕین. Last Tuesday سێشەممەی ڕابردوو. She came هات to a bank بۆ بانقێک and saw a car. saw تکایە بەڕێزان مەڵێ saw بینی ڕابردووی سیە saw بینی a car سیارەیەک. ئەمە گەر بە بەریتانی بیڵێ ئەڵێی a car، بەس بە ئەمریکی بیڵێ ئەڵێی a car. نییە بە بەریتانیەکی ئەڵێن نییە a car near the door، بەڵام بە ئەمریکیەکە ئەڵێی a car near the door. سیارەیەک لە نزیک دەرگاکە، واتە دەرگای بانقەکە. ئەمان پیاوێک got out of it لی هاتە دەرەوە and went وەڕۆشت into the bank بۆ ناو بانقەکە. ئەبینی ئەوترێ into ئەم intoە کاتێ ئەمە باسی کەسێکەکەین لە دەرەوە بێ کاتێ قسەکەکە، واتە من و تۆ لە دەرەوەی بانقەکەین حەکایەتەکە جارینەوە. ئەڵێن پیاوێک چووە ناو بانقەکە، بۆیە ئەڵێن got into. She looked into the car تەماشای ناو سیارەکەی کرد پیرۆژنەکە. The keys واتە کلیلەکان واتە سویچەکە were in the lock لەکوێ بوو؟ سویچەکە بە قفڵەکەەوە بوو، واتە بەجێ سویچەکەەوە بوو. The old lady بۆچی ئەڵێم the؟ چونکە سەوتی هاتووە، نابێ بەڵام the old، ئەڵێم the old. The old lady took the keys کلیلەکانی هەڵگرت. took ڕابردووی تێکە، کلیلەکانی هەڵگرت and followed the man وەکەوتە دوای پیاوەکە into the bank بۆ ناو بانقەکە. The man took a gun پیاوەکە took a gun چەکێکی دەرهێنا out of his pocket لە گیرفانی، چەکێکی لە گیرفانی دەرهێنا and said to the clerk وتی بە کارمەندەکە، بەریتانیەکان ئەڵێن clerk وتی بە کارمەندەکە give me all the money هەموو پارەکانم بەرە. But the old lady بەڵام ئەم خاتوونە پیرە did not see this ئەمەی نەبینی. She went to the man ڕۆژ بەرەو پیاوەکە بۆ لای پیاوەکە put the keys in his hand سویچەکان کلیلەکانی خستە دەستی پیاوەکە and said و پێیوت تەوان ئەم پیاوە هاتووە بۆ دزی بە تایبەتی سویچەکان دیارە بەجێهێشتۆ بۆی کە ڕای کرد یەکسەر لێ خوڕێ دەرچێ بۆی، بەڵام ئەم ژنە پیاوەتی کرد کلیلەکانی بۆ هێناوە. پێڵێ young man ئەی پیاوی گەنج you're stupid تۆ گەمژەی بێعەقڵیت نەزانیت stupid. you're بەریتانیەکان ئەڵێن you're stupid واتە
تۆ گەمژەی. never هەرگیز leave your keys کەوتی هەرگیز واتە هەرگیز شتە نەکەی. never leave your keys هەرگیز کلیلەکانە بەجێ نێڵی in your car لە سیارەکەتە. someone's going to steal it کەسێک ئەیدزێت. بۆچی going to بەکارێناوە؟ هەر کاتێک تۆ تەوەقوعی شتێک بکەی بۆ ئایندە بڵێ ئەم شتە ڕوئەیە اعتیادی going to بەکارهێنی واتە مەرج نییە تۆ لە شوێنە going to بینی وا تەرجمەیەکە بڵێ نیازی وایە کەسێ نیازی وایە بیدزێنە کەسێک ئەیدزێت پێشبینیەکە. The man looked at the old women سێو تەلەفوزە the old women the بۆ چونکە هاتووە the old women تاکە ئەگەر کۆ بێ ئەڵێی women تاک بێ ئەڵێی woman واتە وەکو ئەگەر بە عەرەبی بینووسی واو و میم و نون سکون بخەرە سەریان ئەوە تاکە woman کەسرە بخەرە ژێریان women ئەوە ئەبێ بە کۆ واتە ئەو womanە ئەیەکە ئەگەر بکەی بە ئی ئەبێ بە کۆ ئەو کاتە بێ بڵێی women. باشە ئەڵێ the man پیاو ئەڵێم the ناڵێم the the man پیاوەکە looked at the old woman تەماشایەکی پیرەژنەکەکە for a few seconds بۆ چەند چرکەیەک. then he looked at the clerk پاشانیش تەماشای کێکە clerk کارمەندەکە and then دواتر he took his keys کلیلەکانی هەڵەگرێ ran out of the bank run تصریفی سێم ڕانە بردوو run بەڵام ئەمە ڕابردووەکەیەتی ran out of the bank ڕائەکاتە دەروی بانقەکە got into his car ئەچێتە نێو سیارەکەی ئەگەر ئێمە لە سیارەکە بووینە ئەو کاتە ئاسایی بماوتە got in باشە یا coming بەڵام لێرە ئێمەش لە دەرەوەی سیارەکە بۆی لە کاتی گەڕانەوەکە ئەڵین got into his car خۆی ئەکا بە نێو سیارەکە and drove away ئەم ئەوەی وەکو چۆن لە کوردیاڵی تێتەقێنێ تێتەقان یعنی ڕۆژ دیار لەمە لاچۆها go away یعنی لاچۆ drove away واتەیتر بۆی دەرچوو بە سیارە quickly بەخێرایی without بەبێ any money بەبێ هیچ پارێک. بەرزان ئێستاکە من هەوڵەیەم زۆرێک لە ڕستەکان تەمرینتان پێ بکەم تاکو ئێوە بتوانن بیڵێن. هەروەها بەڕێستان ئاگادارتان ئەکەمەوە لەم ڕۆژانە کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمانی ئینگلیزیمان دابەزانوە لە سایتی ئاوات ئەکادمی لێوە ئەفرۆشرێ نرخی کۆرسەکە $40 بەڵام لە ئێستا بە 20,000 هەتاوەکو بە نرخە ڕاستەقینەکی خۆی نایفرۆشین لە ئێستا فرسەتێکە بۆی بەشداری بکەن ئەگەر بەشداری بکەن کۆرسەکە بەشی زۆر گرنگی تایە کە ئومێدەوارم وەکو چۆن ئێستاکە کۆمەڵە کەس بەشداریان کردووە بەردەوام نامە ئەنێرن کۆمنتە نووسن دڵخۆشن و بەداخن کە زوو ئەمەیان نەخوێندووە نەیانزانیوە ئومێدەوارم ئێوە لە ئێستاکە بە ڕێگە ڕاستەکە دەست پێ بکەن ئامانجی و کۆرسە ئەوەیە کە ئێوە بکەونە سەر ڕێگەیشی ڕاست بە هەڵا خەریکی فێربوونی زمان نەبن. بەڵێ ئێستاکە بڵێ خاتوونێکی بەتەمەن خاتوون ژنە خاتوون خانم lady باشە ئەن بڵێ خاتوونێکی بەتەمەن an old lady بڵێ چووە دەرەوە an old lady went out باش بڵێ چووە دەرەوە بۆ شتکڕین پیاڵەن چی shopping زۆر چاکە ئاخر قسەش سێشەمەی ڕابردوو last Tuesday an old lady went out shopping last Tuesday بڵێ ئەو هات بۆ ناو بانقەکە she came to هات بۆ ناو بانقێک she came to a bank بڵێ بینی سیە بێ بەچی saw وەبینی and saw سیارێک a car لە نزیک near دەرگاکە
the door. She came to a bank and saw a car near the door. تکایە بەڕێزان ئەگەر بە جاری یەکەم ناتوانی دووەم جار ناتوانی هەوڵ بە ئەم بەشەی ئەوەندە دووبارە بکەیتەوە کە تۆ فێر ببی کە من کوردێک یاڵم تۆ ئینگلیزیەکەی بڵێ ئەمە ئەگەر تۆ لەم چیرۆکە تێگەشتی وەتوانیت من کاتێک کوردێک یاڵم تۆ ئینگلیزیەکەی بڵێ ئەوە دڵنیا بە هەنگاوێکی زۆر باشت ناوە لە فێربوونی زمانی ئینگلیزی با بابەتەکە کەم بێ با وشەکانیش زۆربەی بزانیت بەس ئەمە وا ئەکات کە تۆ ئینگلیزیەکەت زۆر زۆر باش بێ. بڵێ پیاوێک لێی هاتە دەرەوە. ئەمان هاتە دەرەوە got out لەو لاین لە سیارەکە of it باشە بڵێ وە چوو بۆ نێو بانقەکە and went into the bank. تەماشاکەن ئەمان got out of it and went into the bank. بڵێ ژنێک ئەگەر بڵێ ئەو بە ئینگلیزی ئەڵێ چی؟ she. بڵێ ئەو تەماشای کرد تەماشای ناو سیارەکەی کرد یعنی خۆی لە دەروی سیارەکەی تەماشای ناو سیارەکەی کرد. she looked into the car. تەماشای ناو سیارەکەی کرد. بڵێ کلیلەکان the keys لەکوێ بوون؟ کلیلەکان بەجێ قفڵەکەوە بوون بەجێ سویچەکەوە بوون. The keys were in the lock. She looked into the car. The keys were in the lock. بڵێ خاتوونە بەتەمەنەکە. جاری پێش وتمان خاتوونێکی بەتەمەن وتمان an old lady. ئەم جارە بڵێ خاتوونە بەتەمەنەکە. The old lady. باشە بڵێ کلیلەکانی هەڵگرت. گرتی کلیلەکان took the keys. باشە کەوتە دوای پیاوەکە. کەوتنە دوا چی پیاڵەن؟ follow. باشە followed the man بۆ نێو بانقەکە into the bank. The old lady took the keys and followed the man into the bank. بڵێ پیاوێک ئەمان پیاوەکە the man. بڵێ پیاوەکە چەکێکی لە گیرفانی دەرهێنا. چۆن ئەڵێ؟ چەک گەم چەکێک ئەگەم دەری هێنا took out. ئێستا بڵێ دەری هێنا چەکێک took a gun out of چی گیرفانی his pocket. وتی said وتی بە کارمەندەکە بە کاتبەکە said to the clerk بمدەرێ give me هەموو پارەکان all the money. The man took a gun out of his pocket and said to the clerk give me all the money. بڵێ بەڵام but بڵێ بەڵام خاتوونە پیرەکە but the old lady بڵێ نەیبینی did not see ئەمە did not see this. But the old lady did not see this. بڵێ ئەو مەبەستە ژنە ڕۆشت بۆ لای پیاوەکە. She went to the man. بڵێ کلیلەکانی خستە دەستی. Put the keys in his hand. ووتی and said پیاوە گەنجەکە young man تۆ گەمژەیت you are stupid. She went to the man, put the keys in his hand, and said, young man, you're stupid. بڵێ پیاوەکە the man تەماشای
کرد. looked at ژنە پیرەکە، ئەمجارە مەڵێ خاتون، بڵێ ژن. ژنە پیرەکە. the old woman بۆ چەند چرکەیەک. for a few seconds. never ببورن قستەیەکی کەم داناوە. The man looked at the old woman for a few seconds. پیاوەکە تەماشای ژنە پیرەکەی کرد بۆ چەند چرکەیەک. بڵێ هەرگیز. never هەرگیز بەجێی نەهێڵی کلیلەکانت. never leave your keys لە سەیارەکەتە. never leave your keys in your car. کەسێک ئەیدزێ. someone's going to steal it. never leave your keys in your car. someone is going to steal it. بەڵێ ئەم دیارەش سیرکە. then he looked at the clerk and then he took his keys, ran out of the bank, got into his car and drove away quickly without any money. بەڵێ بەڕێزان، ئومێدەوارم وانی ئەمڕۆ جێگەی سوود و ڕەزامەندیەوە بێت. تکایە تا ئەتوانن شێری بکەن، هەوڵ بن لە گروپە جۆراوجۆرەکان داینێن، داوا لە خەڵک بکەن کە شێری بکە، تەماشای بکە، بەڵکو ئەم وانانەی من هاوکاری سەدان و هەزاران کەس بکە کە ئەمڕۆ ئارەزویانە فێری زمانی ئینگلیزی ببن. بەڕێزان، ئێمە هەوڵین لێرەوە وانەتان بۆ دابنین، بەڵام بۆ ئەوەی دڵنیا بین کە جێی خۆی ئەگرێ ئەبێ ئێمەش دڵنیا بین کە خەڵکێکی زۆر تەماشایەکەن. چونکە جاری وا هەیە ئێمە لە کوردستان ئاگامان لێیە کە ڤیدیۆیەک کە زەرەری هەیە و هیچ ئیسفادەیەکی نییە، بە هەزاران جار خەڵک سەیری کردووە. بەڵام بابەتێکی زانستی، بابەتێکی فێرکاری کە زۆر گرنگە، سەیرەکەی لە چەند سەد کەسێ تێناپەڕێت. ئەمە کارەساتە، ئەمە ساردکردنەوەی خەڵکە لە هەوڵدان. بۆیە ئەگەر تۆ ئیسفادە لەم دەرسانە ناکەی، شێری کە بەڵکو کەسێکی کە بە بۆنەی تۆ بیبینێ و ئەو ئیسفادەی لێ بکە. داواکارم زۆر بەجددی هاوکارمان بن تاوەکو خەڵکێکی زۆر لەم وانانە سوودمەند بێت. ئەگەر خەڵکێکی زۆر شێری بکات، کۆمنت بنووسێ، لایکی پەیجەکە بکە، واتە شتەکەمان بە نرخە. ئەگەر ئێمەش بزانین شتەکەمان بە نرخە، بە دڵنیایی زیاتر لەسەری بەردەوامە بین و ئامادەین نەک هەر بەو شێوازە بەکات و بەوزە و بەمانووبوون ئامادەین پارەشی تا سەرفکەین تاوەکو ئێوە لێ ڕازی بن و ئێوە لێی سوودمەند بن. بەڕێزان، ئێمە لە ئاوات ئەکادیمی هەنگاوی زۆر گەورەمان ناو لە ئایندەیەکی نزیکا بە چاوی خۆتان ئەیبین و هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە